وەک لە ڕابردوودا خەڵکی کەرکوک دووپاتیان کردوتەوە کە پشت و پەنای ڕاستەقینەیەکێتین لەم ڕۆکەشدا جارێکی ترە و ڕاستیەیان لە مەراسیمی ناسانی لیستیەکێتیدا لە شاری کەرکوک دووپات کردەوە. با تەڵەبانی جێگری سەرۆکی حکوومەت هێرێمیش کە لە نێوە پڕی جەماوەری کەرکوک ئامادە بوو پشتیوانی خۆی بۆ سەرکەوتنی لیستی یەکێتی و کاندیداکانی دووپات کردەوە. جێی دڵخۆشیە کە تۆ ئەم حەماسەتە ئەبینی، جێی خۆشحاڵیە کە ئەبینی یەکێتی بەو ڕۆحێتە بەو زیندویە ئامادەیە خۆی ئامادە ئەکا بۆ ئەم هەڵبژاردنەیە. من گەشببینم کە ئایندەی خۆمان بەدەستەهێنینەوە کە ئیسپاتمان کردووە کە لە کەرکوک ماوین و هەر لە کەرکووکە ئامێنینەوە بە هێزەوە بە سیاسەتەوە بە قووەتی خۆمانەوە بە ناردنی چەندین پارلەمانی نیشتیمان پەروەر بۆ بەغا تاکو لە بەغاوە بتوانن مافەکانی گەلی کورد بەدەست بهێنن، مافەکانی کورد و هەموو پێکاتەکانی کەرکوک بەدەست بهێنن. من بە پشتیوانی بێگومان پشتیوانی لیستی 162کەم بەس باوەڕم بەم لیستە هەیە، باوەڕم بە کاندیدەکانی ئەم لیستە هەیە. ئەزانم لە بەغایە باشترین شەڕەکەن لە پێناوی کۆمەڵانی خەڵکی کوردستان و لە پێناوی کۆمەڵانی خەڵکی کوردستان و کەرکوک بەتایبەت. وازەحە چەپکە گۆڵەکەی مام جەلال ڕێبازمانە، بەشێکە لە خاڵە هەرە ڕوونەکەی ڕێبازی هەواڵ مام جەلال پێکەوە ژیانە، چەپکە گۆڵەکەیە. ئێمە لە کەرکوک ڕاستە کورد زۆری نەیە، بەڵام ئەبێ ئاگامان لە تورکمان بێ، ئەبێ ئاگامان لە عەرەبەکانە بێ، ئەبێ پێکەوە ژیانێک هەبێ کە لە خزمەتی کەرکووکا بێت، کە لە خزمەتی خەڵکی کەرکووکا بێت، کە لە خزمەتی ئاشتی کەرکوک و ناوچەکانی ترکە هی کوردستانن کە ئەمڕۆ لەژێر ئیدارەی هەرێمی کوردستانانین. بۆیە بە ئاشتیە زۆرمان پێکرێت، بە ئاشتیە سەقامگیری ئەچەسپێنرێت، بە ئاشتیە ئاوەدانی ئەبینین. بۆیە من هیوادارم ئێمە بتوانین لە بەغاوە مافەکانی خۆمان، مافە دەستوریەکانی خۆمان بەدەست بهێنین. بەشداری کارە و کاریگەری ئەندام و لە ئەنگرانی یەکێتی لە مەراسیمی ناسانی لیستی حیزبەکەدا لە کەرکوک هێمایە بەوەی کە بۆ هەڵبژاردنە چاوەڕوانکراوەکەی 12/5 یەکێتی ڕێژێکی بەرچاوی کورسی لە پارێزگای کەرکوک بۆ کورد بەدەست دێنێتەوە. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکوک.